بەرەی تورکمانی دووچاری ترازان دەبێت باڵی ئەرشەد ساڵحی لە یەکێتی و حەسەن تۆرانیش لە پارتی نزیک دەبنەوە. شاندی دارایی هەرێم بەرەو بەغدا ڕۆیشتن، دوو داواکاری بەغدایان لەگەڵ خۆیان برد و هەوڵەکانیش بۆ موچەی مانگی سێ چڕتر دەبێتەوە. سەرۆکاتی مەزلوم عەبدی پێدەوەنە کەسە کۆبوونەوە، بڕیاریشا کۆنگرەی نەتەوەی کورد لە ڕۆژاوا بەڕێوە بچێت. ئەمڕۆ شاندێکی بەرەی تورکمانی بە سەرۆکاتی حەسەن تۆران لە هەولێر لەگەڵ بارزانی کۆبوویەوە. گفتوگۆیان لەبارەی دۆسیەی کەرکووک و حکوومەتی خۆزایی کرد. دانیشتنەکە دوای ئەوە دێت باڵی سەر بە ئەرشەد ساڵحی لە بەرەی تورکمانی کە کورسیەکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی هەیە بڕیاری داوا بگەڕێتەوە دانیشتەکانی ئەنجومەنی پارێزگا و دوای ڕێکەوتن لەگەڵ یەکێتی ئەو پۆستانە وەربگرێت کە لە حکوومەتی خۆجەی کەرکووک بەرکەوتەی پێکاتەی تورکمانە. ئەمەش حەسەن تۆرانی تووڕە کردووە. سەرەتای ئەم مانگە لەگەڵ ڕاکان جبووری چوونە تورکیا بۆ هەمان مەبەست. ئێستا جگە لە پارتی ئەنجومەنی عەرەبی بە سەرۆکاتی ڕاکان جبووری، حیزبی سیادە و باڵی حەسەن تۆران لەبەرەی تورکمانی بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان نەشکاندووە. ئەمڕۆ ئێوارە شاندی تەکنیکی وەزارەتی دارایی هەرێم بەرەو بەغدا ڕۆیشتن. لیستی موچەی مانگی سێ و میزان مراجعەی مانگی شوباتیان لەگەڵ خۆیان بردووە. پێشتریش حکوومەتی هەرێم 48 ملیار دیناری وەک بەشی حکوومەتی فیدراڵ لە داهاتی ناوخۆی ڕادەستی بەغدا کرد. هەوڵەکان بۆ ئەوەن پێش دەژن بەغدا موچەی مانگی سێی فەرمانبەران بنێرێت. تا ئێستاش بەغدا هیچ بەڵێنێکی بۆ ناردنی موچە بە حکوومەتی هەرێم نەداوە. ئەوەی ئەگەری ناردنی موچە زیاد دەکات ئەو ڕێکەوتنەی نێوان هەرێم و بەغدایە کە 2 مانگ مۆڵەتی تێدایە بۆ جێبەجێکردنی تێبنیەکانی بەغدا لەسەر لیستی موچەی هەرێم. هەرچی خاڵی نەرێنیە بابەت نەبوونێ حکوومەتی هەرێمە بە نەناردنی نیوەی داهاتی ناوخۆ و کە پێشتر تەیف سامی هۆشداری لەبارەیەوە دابوو. پەیادا و ئەنە کەسە بە سەرۆکاتی مەزلوم عەبدی کۆبوونەوە بڕیارە لە چەند ڕۆژی داهات و ڕێکەوتنی کوردی ڕابگەندرێت و کۆنگرەی نەتەوەی کورد لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە بچێت. سەرچاوێکی ئاگادار لە کۆبوونەوەکە بە ئاژانسی هەواڵی نۆرس پرێسی ڕاگەیاندووە سەرکردەکانی پارتەکانی یەکێتی نیشتیمانی کورد کە پێیەدا پێکهێنەری سەرەکیەتی لەگەڵ پارتەکانی ئەنجومەنی نیشتیمانی کورد کۆبوونەتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر کێشاڵ پەسێردراوەکانی نێوانیان و گەیشتن لە لێک تێگەیشتنی هاوبەش و یەکگرتووی وتاری کورد لە سووریا. باوتەی سەرچاوەکە کۆبوونەوەکە زیاتر لە 4 کاتژمێری خاندووە و لەسەر زۆربەی پرسەکان لێک نزیک بوونەوە هەیە و هەندێ بابەتی بچووک ماوە بگەنە ڕێکەوتن لەسەری.